بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان خۆشەویستان بینەران و بیسەرانی بەڕێز، خۆشحاڵم لە زنجیرەی 12هەمین لە زنجیرەکانی بە ناوی حەصین بەیتەک ماڵەکەت بپارێزە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئەویش بە ناو نیشانی چۆن ژن و پیا و پارێزەری یەکتر دەبن. بەڕێزان و خۆشەویستان، خوای گەورە سوبحانەه وتەعالە زەواجی داناوە، یەکێ لە هۆکارە هەرە گرنگەکانی زەواج ژن و ژنخوازی، ئافرەتێک کە شوو دەکا و پیاوێک کە ژن دەینی تەحسینە. معنی چی تەحسین؟ واتە خۆپارێزیە. لۆیە ئەو ئافرەتانەی کەوا شوو دەکەن، شوودا یعنی مێردیان هەیە، خوای گەورە بە چ لە قەڵەمیان دەدا؟ المحصنات. کەلیمەی محصن لە چیەوە هاتووە؟ لە حیصن هاتووە. کەلیمەی حیصن لە زمانی عەرەبی واتە قەڵا، قەڵغان، ئەو شتەی کە ئینسان دەپارێزی لە کاتی مەترسی، ئەو شتەی کەوا ئینسان دەپارێزی لە تیر و لە ڕم و لە مەترسیەکانی دوژمن لە کاتێک کە هێرشی لۆ بە. واتە پیاو لە بۆ ئافرەت قەڵایە، یعنی وەچی ئەو قەڵایە عەرز و ناموس و دین و ئەخلاق و هەموو شتەچی ئەو ئافرەتە دەکەوێتە ئەستۆی ئەو پیاوە. و بە پێچەوانەوەشەوە ئەگە سەیر بکەیت بە هەمان شێوە ئەو پیاوەش ئەو ئافرەتە دەبی پارێزگاری، دەبێ پارێزەری دین و ئەخلاق و خوڕەوشت و هەموو شتەکانی ئەو پیاوە بی. چۆن؟ خوای گەورە سوبحانەه وتەعالە لە قورئانی پیرۆز لە ئاەتێک لەو ئاەتانەی کە بابەتەکە بابەتی ڕۆژیە، کە کاتێک کە ئینسان لە کاتی ڕۆژی تەواان لە سەردەمی سەرەتای ئیسلام کە خەڵک بە ڕۆژی دەبوو، کاتێک کەوا بڕۆژی دەکرد لە بەرەبەیان هەتا ئێوارە لە سەرەتای ئیسلام هەر کەسێک ئەگەر لە دوای ئێوارە کە ڕۆژی دەشکان بنووس بایە، خەوی لێ بکەت بایە، نابای هیچی کە بخوات و بخواتەوە هەتا ڕۆژی دواتر. لۆیە یەکێک لە سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بیتن دەچێتەوە ماڵێ، لەو کاتی دەچێتەوە زۆر هیلاک و ماندیە لە ئیش و کار، بە ڕۆژیە لە سبەینێ تا ئێوارێ، بەڵام دەچێتەوە دیارە خێزانەکەی خەریکی ئەوەیە نانی حازر بکە تاخیر وە پێڕانە گەیشتیا فتاری لۆ ئامادە بکاتن. لەو کاتێ پیاوەکەی خەریکی ئافرەتەکە خەریکی نان ئامادەکردنە، پیاوەکەش هەندە ماندی و هیلاکە پار دەدات و ڕاست خەوی لێ دەکەوی. کاتێک کە خەوی لێ دەکەویتن تەوان تازە نابینانی بخوا هەتا ڕۆژی دواتر هەموو شتەچی لێ حەرام دەبیتن، خواردن، خواردنەوە، حتا سەرجەییکردن لەگەڵ خێزانەکانیان. تەوان ئەوە زۆر زەحمەت بوو لە بۆ لە بیدایەتی بە ڕۆژی بوون، لە بەرەوەی کابرە سەر لە ئێوارەکەی بنووسبیان نەیدەتوانی لە خێزانەکەشی نزیک بیتەوە. لۆیە خوای گەورە لە دواییدا ئەو ئاەتەی دابەزاند و فەرمووی ئوحیل لەکم لەیلەتە الصیام الرەفەث إلى نسائکم. لە بۆ ئێوە حەلالە الرەفەث و کەلیمەی ڕەفەث لە زمانی عەرەب معنای چییە؟ واتە جوودبوون و نزیکبوونەوەی ژن و پیاو لە یەکتر. الرەفەث إلى نسائکم، جوودبوون و سەرجەییکردن لەگەڵ خێزانەکانتان. بۆ لەبەرچی خوای گەورە ئەو قەیدەی شکاند بە شەو کە دروست نەبوو ژن و پیاو لە یەک نێزیک بنەوە. لێرەدا خوای گەورە سوبحانەه وتەعالە فەرمووی ئێستا ئێمە بۆتانمان حەلال کرد. ئوحیل لەکم لەیلەتە الصیام الرەفەث إلى نسائکم. خوای گەورە هۆکاری ئەومان لۆ ڕۆن دەکاتەوە. چ دەفەرمێ؟ دەفەرمێ لەبەرەوەی ئاگادار بن دوورکەوتنەوەی ژن و پیاو لە یەکتر وەکو ئەوەی وایە کە ئینسان عیب و عاری بکەوتە ئەو گۆڕە. بە چ شتێک ئینسان عیب و عاری دادەپۆشرێ؟ چۆن ئینسان عەرز و ناموسی کەرامەتی پارێزراو دەبی؟ بەوەی پۆشاکەچی ڕێک و پێچی لەبەر بیتن. لۆیە خوای گەورە فەرمووی ئاگادار بن ئەی پیاوەکان
بۆیە ئێمە ئەو قەیدەمان شکان کە شەوان نابی ئێوە سەرجەی لەگەر خێزانەکانی خۆتان بکەن دروست نەبوو پێشتر لەبەر ئەوەی حەلالمان کرد لەبەر ئەوەی هونە لیباس لەکم خێزانەکانی ئێوە ئافرەتەکانتان ژن لە بۆ پیاو پۆشاکە لیباسە لە بۆ ئێوەی پیاو و هەروەها خوای گەورە دەفەرمێ سوبحانه وتعالى وأنتم لباس لهن ئێوەش پۆشاکن لە بۆ و ئێوە وأنتم و ئێوەی پیاویش وەکو پۆشاک عیب و عاری خێزانەکانتان دادەپۆشن وأنتم لباس لهن سیر بکە لێرە مەبەستم ئەو دەستەواژەی قورئانە خوای گەورە سوبحانه وتعالى چەند بە جوانی چەند بە وردی چەند بە دەقیقی ئەو پەڕی ئیعجازی قورئان بە تەنووشەیەکی زۆر جوان وەصفی ژن دەکە لە بۆ پیاو و وەصفی پیاو دەکە لە بۆ ژن هونە لیباس لەکم ئەو ئافرەتانە پۆشاکن لە بۆ ئێوە ئەی پیاو و ئەنتم لیباس لەهن و ئێوەش ئەی پیاوەکان پۆشاکن بۆ شاردنەوەی عیب و عار و دەرکەوتنی جوانیەکان لە بۆ ئەو ئافرەتانە کەواتە لێرەدا ئەمە بە هەڵوەستەیەک بکەین ورد بینەوە طبیعەتی لیباس کووە لیباس دوو جۆری هەیە هەندێک لیباس هەیە لە ژێرەوە لە بەری دەکەی دەبێت شتێکی نەرم بی دەبی پێی مرتاح بی دەبی شتێکی وەها بیتن بتانی ئارەقەی جسمت هەڵبمژی ئەوە سیفاتەکانیتی ژن و پیاو لە بۆ یەکتر لە کاتی تەماشا بکە لەو کاتەی کەوا بەتەنیان لەو کاتەی کەوا لە ژووری تایبەتی خۆیتیان دەبی وەکو ئەو جلکە دەبی وەکو ئەو بەرگا هەموو شتێکی خراپی خۆیان لێکتر بە دوور بخەنەوە دەبێ هەوڵ بدەن ئەو جلکە زۆر بە ناسچی هەرس و کەوت لەگە یەکتر بکەن وەکو ئەو جلکەی پۆشاک کە پێی دەوتەی بیتانە واتە پارێزەر واتە ئەو شتێک کە لە ژێرەوە لە بەردەکرێتن کە ئینسان دەپارێزی لە هەندێک لە شتی خراپ اینجا جۆرێشتر لە دروبەرگمان هەیە ئەوەی لەسەرەوە لە بەردەکرێت تەماشا بکە کەسێک کورتەک و شەرواڵێک لە بەردەکا کەسێک قات و ڕیباتێک لە بەردەکا کەسێک ئافرەتەکە حیجابێکی جوان دادەپۆشی هەموو ئەو جلوبەرگانە ئیدەرەوە دەرخستنی جوانیە واتە ژن و پیاو لەگەڵی یەکتر وەکو ئەو پۆشاکە دەبی لە ڕواڵەتدا لە هەرس و کەوتە لە سیفاتدا لە قسەدا لە ڕنگ و ڕوویان ئاوا عیب و عارەکانی یەکتر داپۆشن ئەو جلک بۆ چییە یەک لە هۆکارەکانی لەبەرکردنی جلک ئەوەیە کەوا عیب و عارت دادەپۆشی عیب و عاری ئینسان دادەپۆشی هەر یەک لە ئێمە کاتێک کە ئینسان لە هەندێک حاڵات کە خۆی دەشوە کە خۆی دەگۆڕی کاتێک کە خۆی دەبینی کە هیچی لەبەر نییە سبحان الله ئەو ئینسانە یعنی ئەگەر کەسێک بیبینی لە هیکەوە ڕەنگە لێی دەتۆقی هەندێک ئینسان بەڕووتی یعنی ترسناک و ناشرین و ناڕێکە واللهی ژن و پیاو کچک لەگەر کوڕک کاتێکەوە ئافرەتەکە شووناکە دەمینێتەوە قسمەتی هەرناسی یان بەخۆی وا دەکە دەبتە سەبەبی ئەوەی کە بمینێتەوە سبحان الله هەتایی ئەو ئافرەتە پێی ناڵێن ژن و ماڵ هە پێی دەرێن کت پێی دەرێن قەیرەکت کوڕێک گەنجە ژنی ناینی عمری دەبتە 30 ساڵ دەبتە 40 ساڵ دەبتە 50 ساڵ دەبتە 60 بزانە هەر ژنی ناینی ئەو ئینسانە هیچ پلەیەک بەرز دابتەوە لە ژیاندا لە یەک ئازراوەستایە خۆ ئەگە پرۆفیسۆر بی ئەگەر هەموو ماڵی دنیای هەبیتن سبحان الله هیچ پلەیەک بەرز نابتەوە لە یەک ئازرا دەوەستی هە پێی دێن قەیرە کوڕ بزانە تەماشا بکە بەڵام کاتی ئافرەتێک ئەگەر عمری 13-14 ساڵ بی ئەگەر 17-18 ساڵ بی ئەگە 20 ساڵ بی هەر تەمەنێکی هەبیتن کاتێک کە شوو دەکا یەکە و سەر پلەیەک بەرز دەبتەوە دەڵێن ژن و ماڵ خاوەنی ماڵە ئافرەتەکان ئەرێ بچینە ماڵی خاتوو نەسرینی ئەرێ بچینە ماڵی خاتوو گولی زاری ئەرێ خاوەنی ماڵە خاوەنی پێگەیە لۆیە شووکردن لە بۆ ئافرەت پلەیەک بەرزی دەکات و کو ئەو جلکە ئینسان دەگۆڕی لە شێوەیەک لۆ شێوێشتر بە هەمان شێوە جلک ئینسانی دەگۆڕی پیاوی جوایە کاتێککە ژنی هینا ڕاستە و خۆ دەبێتە خاوەن ماڵی فران کەسی خانووی فران کەسی هەوڵ دەدات جێگە و پێگەی خۆی دیاری بکە
کەواتە یەکێک لە هۆکارەکانی جل و بەرگ کە ئینسان دەیپۆشی بۆ ئەوەیەکەوە ئەو ئینسانە گۆڕانکاری بەسەر دابێت جوانیەکەی بە دەربخاتن پلەی بەرز دەبتەوە ئەو ئینسانە ڕێز و قەدرێکی تایبەتی دەبیتن لە ناو تێگڕای گیانەوەرەکانی تر هیچ کەسێک گیانەوەرێک نییە ڕوح لە بەرێشتر دێت جگە لە ئینسان پۆشاکی بپۆشی هەمووی خوای گەورە پۆشاکەی دەرێ لە بۆ داناوە کە بریتە لە تووکەکەی خوریەکەی بەڵام مرۆڤ خوای گەورە ئەو ڕێزەی دایتێ دەبێ پۆشاکێک بپۆشی کە ئەو پۆشاکێک کە لایقە ئی پیاوە تایبەت بەخۆی و ئافرەت تایبەت بەخۆی ئەوە یەک لە هۆکارەکانی جل و بەرگە یەکێشتر یعنی گوتمان یەک لە هەدەف ئاماد لە لەبەرکردنی جل و بەرگ ئەوەیە کە ئەی وعاری ئینسان دادەپۆشی ئەو ئینسانی پێگەورە و دەبێتە خاوەنی پێگە و ڕێز و حورمەتی تایبەت بەخۆی یەکێشتر لە هۆکارەکانی جل و بەرگ چیا ئەوەیە جوانی ئینسان دەردەخە تەماشا بکە کەسێک کە کورتە کشۆڕوارێک لە بەردەکە بە ڕنگ و ڕووەک بە دەردەکەی جەمەدانیشی دەبەستی ڕنگ و ڕووەکەی دەرگۆڕ لە بشیواتتر کاتی ئەو ئینسانە دەقی گرتێ بەو جل و بەرگە لە هیکەوە قات و ڕیباتێک دەبەستی یەکە و سەر ئینطیباعی ئەو ئینسانە لە مێشی ئەو خەڵکی کێکەم جارە بەو جلکەی دەبینن دەگۆڕێ لۆیە عەرەب قسەی جوانی هەیە دەرێ الناس باللباس ولو كان مام ئیلیاس دیارە مام ئیلیاس کابرایکی فەقیر و هەژار بووە دەڵێ خەڵک ڕێزی گەورەی بەو لیباسەیە ئەگەر کەسێکی فەقیر بی هەژار بی کە جلەکەی گۆڕی یەکە و سەر ئەو ئینسانە شەکل و شێوەی دەگۆڕێت کەواتە بەڕاستی پێویستە ژن لە بۆ پیاو ببێتە مای جوانی پیاوەکەی و پیاو لە بۆ ژنەکەی بە هەمان شێوە ببێتە مای جوانی کو یعنی زۆر جاری وا هەیە هەندێک پیاو هەیە هەندێک ئافرەت هەیە بەس خەم و خەفەرت بەس ئێش و ژانە لە بۆ یەکتری ئەو ژنە دادەڕزێ ئەو ژنە دەبێتە لە بارەکی خەمدا دەبی دائیمە لۆ لەبەرەوەی پیاوەکەی وای نەکردێت دڵی ئەو ئافرەتی خۆش بی دەبی پیاو وا بکە دڵی ئەو ئافرەتی خۆش بکە دەبی جوانی بکە دەبی ڕنگ و ڕووی ڕنگ بداتەوە و بە هەمان شێوەش بە پێچەوانەوە دەبێ ئافرەتیش لە بۆ پیاوەکەی وابیتن لۆیە بەڕاستی ئەوەی دڵی ئینسان خۆش دەکا ماڵ نییە سەروەت و سامان نییە ئەدی چییە ئەوەیە کە ئینسان بە گفتار و بە هەستان و بە دانیشتەکان ئینسان ڕنگ و ڕوو هەست و کەوتیان جوان و ڕێک و پێک بی لەگە یەکتر لۆیە لیباس طەبیعەتی وایە ئینسان دەگۆڕی دەبی ژنیش زۆر جار دیتیتمان پیاوێک گەنجێک بووە کەسێک بووە لە زۆر شت سەرکەوتو نەبووە لە زۆر شت لە دواوە بووە بەڵام ئافرەتێکی هینایە ئەو ئافرەتە بوویتە پشتیوانیەکی زۆر چاک لە بۆ ئەو گەنجەی مەسەلەن زۆر دەست بڵاو بووە ئەو ئافرەتە کابان بووە دەستگر بووە وای کردێ بە کەمترین ماوە ئەو گەنجە ببتە خاوەنی ماڵی خۆی ببێتە خاوەنی سیارە ببێتە خاوەن عەردی ببێتە خاوەن ماڵ و پێگەی خۆی بە پێچەوانەوەش زۆر جاری وای ئافرەتەکە بووە یعنی ئافرەتێکی بێسەر و بەر بووە بەڵام پیاوەکە بوویتە پشتیوان لە بۆ ئەو ئافرەتە لۆیە بەڕاستی چۆن جل و پۆشاک ئینسان کە لەبەری دەکاتن بەڕاستی دەبی جوانی ئینسان دەرکەویتن ژن و پیاویش لە بۆ یەکتر دەبی بەو شێوەیە بیتن یەکێشتر لە طەبیعەتی پۆشاک ئینسان ئەگە جلەکی لەبەر کرد تەسک و تنگ بوو چەند ناخۆشە یعنی سوبحان الله یا الله یا الله تە بگە جێکی ئەو جلکە تەسکەی دابنەی ئەو خەی دەرێ ئیسلاحەت بکرد واللهی ئەوە ژوایە کەسێک ئافرەتێک بە زۆری بدرێ بە پیاوەک بە زۆری بە ناچاری ئافرەتێکی بینی بەڕاستی ژیانەکە زۆر زەحمەتە لۆیە دەبێ وەکو لە زنجیرەکانی سەرەتا باسمان کرد ئەو ئافرەتە کە پیاوەکەی هەڵدەبژێری دەبی بە دڵی خۆی بی لە شەریعەتی ئیسلام ڕێگری کرایە جائیز نییە بە زۆری زۆرداری ئافرەتێک بدرێتە پیاوەک هەروەکو نابی پیاوەک بە ناچاری بە زۆری زۆرداری ئافرەتێکی لێمارەکرێ و بیدرێتێ لۆیە لە شەریعەتی ئیسلام ئافرەت مافی ئەوەی هەیە کەوا پیاوەک هەڵبژێری یان پرس و ڕای پێ بکرێتن بە دڵی خۆی بە ڕەزامەندی خۆی ئەو پیاوە هەڵبژێرت و بیکاتە هاوسەری خۆی ئافرەتێک لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
هاتە خزمەت پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بی فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بابم دەیوێ ئەمن بەشوو بدا بمداتە برازایەکەی خۆی یەرفع بی خەسیسەتەهو لەوەی کەوا گەورەی خۆی نیشان بدا لەکن خزمەکانی خۆی ئەها برێ ئەم شتم بەدەستە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە دروستە لە بۆ بابم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر دروست نییە لە دواییدا ئەو ئافرەتە عاقڵە تێگەیشتووە فەرمی وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من ڕازیم بابم بمدا بە ئامۆزایەکەی خۆم بە برازایەکەی خۆی ڕازیم بەڵام بۆیە هاتمە خزمەت جەنابەت ئەو پرسیارە شەرعیەم لە تو کرد هاتە لۆ هەموو خەڵکێک ڕۆم بیتەوە لە بۆ بابەکان نییە بە زۆری زۆرداری بە ناچاری کچەکانیان بدەنا بەشوو بدەن و بیدەنا پیاوانی تر کەواتە لێرەدا خوشک و برایانی بەڕێزم بەڕاستی زەواج بەختەوەری زەواج ئەو جوانیەی کە ژن و پیاو ببنە لیباسی یەکتر لە چێن دەڕە ئەو لیباسە پڕ بە قالبی ئینسان دەبی وەکو دەڵێ ئەو کاڵایە پڕ بەو باڵایە بی شایستەی ئەو باڵایە بیتن لەو کاتێکەوە لەسەر ئەساسی شەرع و دین و قوڕەوشتێکی جوان یەکتر هەڵدەبژێرن ئەو کاتە ئەو ژن و پیاوە لەگە یەکتر مرتاح دەبن بەختەوەر دەبن خۆشگوزرانی باڵ دەچێشی بەسەر هەموو خێزان و خانەوادە و منداڵەکانیان ومێدەوارین خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە ماڵەکانمان پڕ بکە لە بەختەوەری لە خۆشگوزەرانی لە ڕەحمەت و بەرەکەتی خۆی وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته